کرەوە میشە پارێزەری مافە امتیازاتی کە سوکاری شەیدان ئەنفاکراوان زیانەی سیاسیە بینەوە ئەوەی پەیوەندی بە ئامی شەیدانەوە بێ ئەمە وەکو پێشتر بڕیارماندا بوو موچەکانیان ڕێکخراوە ماگانە لە کاتی خۆیان ئادرێت و ئەو سلفانەی لەسەر کە سوکاری شەیدانە لە هەوڵان کاوانە لێخۆشبوونیان بۆ بکرێت و ئەو خانوانەی تاپۆ نەکراون و بڕی پارەی تێچێ ئەوە بەبێ بەرامبەر بۆیان تاپۆ بکرێت و بۆ مەسلەی زەوی ئەوە لە بڕیار دەرکردان کە هەموو ئەوانی سوودمەند و زەویان بۆ دەکرێت و ئەو مۆنۆمێتر دیارە پەیوەندی بە ئیدارە و مەحافەزی سلێمانی داوامان لێکردن کە زوو تەواو بێ بۆی ئەرشیفی ئەم شارە لە مۆنۆمێنتا کۆ بکرێتەوە و ئەو بەرنامەی تری هەمانە بە پێی هەلومەرجی باری دارایی ئەمان لە کاراین و بە ئومێدەوە ڕوانە دو ڕۆژ کە وەزعی بە دارایی باشبی و کارەکان جێبەجێ بکات. خۆی دوو کارە ساتەیە ئەوەی ساڵی 89 ناسێنراوە خاپڕکردنی قەڵازێ لە وەکو باسم کرد لە 9 2011 بەڵام بۆ کەیسەکانی 74 و نزیکەی دەکەیشی تر هەیە ئەمە پارێ زەرمان گرتووە و خەریکن بۆ ئەو کەیسانە بینە بەغا ئەوەی کە کرفت بووە لە ڕووی قانونەوە ئەو دادگای لە بەغا دروست کراوە دادگاکە وەک پێویست نەماوە پێویستە و دادگا ڕێ بخرێتەوە ئەکتیو بکرێتەوە.